بڕیارە وەفدی هەرێمی کوردستان بەم نزیکانە بگاتە بەغداد و لەگەڵ لێپسراوانی باڵای حکوومەتی ناوەندی کۆ ببێتەوە. بە پێی زانێرەکانی کورسات نیوزیش چوونی ئەو وەفدا بۆ گفتوگۆکردنە لەسەر پرسی ڕیفراندۆم و ئەو ڕێکەوتن نامانەی کە پێشتر هەردوو لا قسەیان لەسەر کردووە. چاودێرانیش باس لەوە دەکەن چوونی وەفدی ئەم جارە قسە و گفتوگۆکانیان جیاوازتر دەبێت لە چاو گفتوگۆی کۆبوونەوەکانی پێشووتر. ئەو وەفدەی کە ئەم جارە دەچێت بۆ بەغدا و لەگەڵ کاربەدەستانی بەغادا ئەنیشە جیاوازترە لەو وەفدانی کە پێشووتر ئەڕۆیشت. جاران کە وەفدەکانی ئێمە ڕۆی بۆ داخوازیەکانی ئیداری بوو، داخوازیەکانی مادی بوو کە لە دەستورە چەسبا بوو بۆ هەرێمی کوردستان، بەڵام ئەم جارە جیاوازتر لە جارانی تر حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕەسمی و بە فەرمی لەگەڵ حکوومەتی بەغادا ئەنیشێ پێیان دەڵێن ئێمە ڕیفراندۆم ئەەکەین، ئێمە دەوڵەتی سربەخۆ دروست ئەەکەین، بۆیە داوا لە ئێوەکەین دوو دراوسێ و باشبی. دید و تێڕوانینەکان بۆ چوونی وەفدی هەرێم بۆ بەغداد هێشتا لە چوارچێوەی ئەو پرسەدا دەخولێتەوە کە ئایا ئەو گفتوگۆیە دەرەنجامەکەی بە چ جۆرێکە، هەرچەندە گفتوگۆ بە باشترین چارەسەر دەزانرێت بۆ ڕەواندنەوەی کێشەکان، بەڵام لە پاڵ ئەمەشدا داواکرێت ئەگەر کورد بەنیازە کێشە چارەسەر کات دەبێت زۆر بە ڕاشکاوی قسە لەگەڵ حکوومەتی ناوەندیدا بکات. بەلای ئێمە کارێکی باشە لەبەرەوەی چەند لە نزیکەوە لەو دانوستانە لەو کۆبوونەوانە دابنشین و لە کۆبوونەوەکان بڕیار بدرێت زۆر گرنگترە بۆی لە یەکتری تێبگەن. بە تەسەوری من حکوومەتی عێراقی پێشوازی لە وەفداکە لەبەرەوەی قەزەی کورد ئەمڕۆ بۆتە مۆزوعی ڕیفراندۆم و یاخود کۆمەڵێک لە دەوڵەتە جلهێزەکان وەک ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا و نەتەوە یەکگرتووەکان لەسەرخەتەن، بۆیە پێشبینی ئەکرێت کە ئەم دانوستان کارە باش بێت. کورد ئەبێ زیاتر ئەم جارە لە هەموو جارەکانی تر جیاوازتر ئەبێ ڕاشکاوانەتر تەرکیز لەسەر دانپیانان جۆرێک لە ئێتراف بکات لەلایەن حکوومەتی عێراقەوە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بە مافێک کە مافی کوردە وەکو نەتەوە مافی هەیە جا بێت. ئەم پێم وایە دواخستن و دوانەخستنی ڕیفراندۆم زیاتر یعنی جەوهری ئیشکالەتەکانی هەرێمی کوردستان هەنگاو بۆ ئەنجامدانی پرۆسەی ڕیفراندۆم دەنێت و بەڕێوەچوونی ئەو پرۆسەیەش حکوومەتی ناوەندی نیگەران کردووە و داوای لە کاربەدەستانی هەرێم کردووە ڕێگە چارەی تر هەڵبژێرن لە بری ڕیفراندۆم، هەر بۆیە داوای گفتوگۆی کردووە و لەسەر ڕۆشنایی ئەو داواکارێش کورد بڕیاری داوە بە وەفدێک بچێتە بەغداد و ئامادە بێت بۆ ئەو گفتوگۆیە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.